بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بێت کە دوو جار بڕیاری لەو بارەیەوە دەرکردووە بە پێی ئەو تەکیداتانەی کە تا ئێستا کرێتەوە ئومێدمان وایە بێت بەڵام خۆشتان لە تەجروبەی پێشووە ئاگاتان لە وەزعی عێراقە وەزعی عێراق لە ئانوودەخایە بە ئیجابی یا بە سلبی ئەوەی کە گرنگە حکوومەتی هەرێم هیچ قسوورێکی نەکردو لەمە داژنای کا بۆەوەی کە موچەی هاوڵاتیان دابین بکە ومێدەواریشین عێراق لەسەر ئاینەن عەقڵێت و ئاینەن سیاست بەردەوام بێ چونکە پێم وایە کارێکی مهم بۆ ئێمە ناکە بەس تەنها ئەوەیە معاملەی هاوڵاتیانی کوردەکە وەکو باقی هاوڵاتانی تری عێراق نەک جاکاری بکە کە لەوە پێش بەداخەوە کردوێتی. من هەستم بە هیچ شتێک نەکردووە ئەمە لە حوتی مانگەوە بەڕسمیات لە وەزارتی دارایی و کتابی خۆمان ناردۆ بۆ وەزارتی مالیەی عێراق چاوەڕوانی نەتایجیانکەین ئەوەی 20 تا ئێستا لە لای خۆشیان و هێشتا تەمبیلیان نەکردووە.